بینەرانی عزیزی NRT سڵاوتان لێبێت. من فەیسەڵ محەممەدم خۆشحاڵم لەم دیدارە تایبەت تا پێتان دەگەمەوە. بەڕێزان چاوپێکەوتنی ئەمجارەی بەرنامەکە قسەکردنە لەسەر ڕۆڵ و ئەدا و کاری ئەم خولەی پەرلەمانی کوردستان لە چاودێریکردن و بەدەدەچوونی کارەکانی لە پرسە گرنگ و هەنووکەی و چارنووسازەکانی هەرێمی کوردستان و مامەڵی پەرلەمان لەگەڵ قەیرانەکاندا بە میوانداری زۆر بەڕێز جعفەر ئیمنچی جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان. کاک جعفەری جان بەخێر بۆ بەرنامەکە خۆشحاڵم خۆشحاڵین. زۆر سپاس بۆ جەنابەت کاک جعفەر ئیمنچی. لە ئێستای وەک سەرۆکاتی پەرلەمان و وەک جێگری سەرۆکی پەرلەمان ئەکرێ پێمان بڵێ ئەدای ئەم خولەی پەرلەمانی کوردستان چۆن هەڵسەنگێنن؟ بۆ ئێمە بەڕاستی قورسە ئێمە کارەکانی خۆمان هەڵسەنگێنین. هەموو هەڵسەنگاندنێک دەبێت لایەنی تر پەرلەمان هەڵسەنگێنیت. پەرلەمانتاران و فراکسیۆنەکانش دەتوانن ئەدای سەرۆکاتی پەرلەمان هەڵسەنگێنن. و ئەوەی من بتوانم بڵێم هەموو خولێکی پەرلەمانی تایبەتمەندی خۆی هەیە. ئەم خولەی پەرلەمانی من دەڵێم بەختەوەرترین خولی پەرلەمانی کوردستان بووە. لە کات و ساتێکدا هاتووە هەرێمی کوردستان بە تەوافق ئیش و کارەکانی خۆ لە ناو حکومەت و لە ناو پەرلەمان بەڕێوە دەبێت. ببوورە بەڵام سەرۆکی بمبەخشە سەرۆکی پەرلەمان لە چاپێکەوتنێکم لەگەڵی ئەڵێ ئێمە بێچانسترین خولی پەرلەمانی کوردستانین. ئێوە ئەڵێن مناگەدارم منم قسە دەڵێم من ڕێزم هەیە بۆ هەر ڕێیەکی تری جیاواز، بەڵام من دەڵێم بەختەوەرترین خولی پەرلەمانی ئەمە بووە چۆن بە سازان ئیشەکانی پەرلەمانی ئیتیفاق لەسەر کراوە لە ناو حکومەت بە هەمان شێوە، بەڵام لانی تر ئەو دیوی تر کە ئیشەکانی قورسم بەلێ بەرپرسیارەتێکە قورسە بەلێ سازان خۆی ئیدارەکردنی پرۆسەی سازان ئیشێکی قورسە پشووی زیاتری دەوێت و جێگرتنی زیاتری دەوێت. ئەمە ڕاستە هەم باری سەرۆکی پەرلەمانی قورس کردووە هەم سەرۆکاتی قورس کردووە، بەڵام لە ڕۆی ئەوەی کە دوو بتوانی لە کەش و هەواکی وادا من دەڵێم سازان تەندروستە. باشترین ئەزمموی دیموکراسی لە ئەوروپادا بە سازان دەستی پێ کردووە. لە بڵین ناوەڕاستی سەدەی بیستەم تا ئەمڕۆژ بەردەوامە. هۆڵەندا، ئەڵمانیا، نەمسا وڵاتانە سیستەمی وان بە دیموکراسەتی زۆرینەوە کەمینە نییە، بە تەوافق بووە. بەڵام زۆر جار ئەوە ترێ بمبەخشە سازان ئەوەندەی چەمشێکی سیاسیە مستەلاحێکی سیاسی ئەوەندە یاسایی نییە. ئەمە ئیشکالی بوو. ئەوە ڕاستە خۆی یعنی مەسلەی سنوور لە نێوان یاسایی و سیاسی ئەمە ڕاستە. یعنی مەسلەکە یعنی خۆی یاسا تەوافقات هاتووە. یاسان دەڵێن ئەوەندە لاستیکە دەتوانێتن پرۆسەکانی سیاسی هەندە جارە گەورە بکرێت و هەندەجا کچکە بکرێتن بەبێ بەرژەوەندیەکان چوون لەکوێ دەگەن بە یەک لەکوێ دەترازێن ئەو کاتە یاساکە تێتە ناو سیاست و سیاست هەندە جارە دەزار دەبێت بەسەر پرۆسەکانی یاسایی. ئێمە کە تەماشای ئەزمونونەکان دەکەین ئێمە و قەنەعەتەمان لەو ئەزمونانە وەرگرتووە. لەبەرەوەش ئەم خولەی پەرلەمانی من وا دەبینم ئیشەکانی قورسە پرسەکانی زۆرە. ئەو پرسەی لە بەردەم خولەی پەرلەمانیش پرسی نیشتیمانی استراتیژی هەرە گەورەنە لەوانە دەبێتن ئەو جەنگەی دژی داعش پەرلەمان نزیک بی لەو جەنگە پشتیوانی لە پێشمەرگە پشتیوانێکی تەواو لە پێشمەرگا بکات، ئاگای لە خانەوادەی شەهیدان بیت، یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە پرسێکی زۆر گەورەیە، پرسەی خاک پرسێکی یەکجار گەورەیە. چۆن معاملە لەگەڵ پرسی مادەی 140 دەکەی و ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێم دەکەی هەموو بە یەکجار هاتینە بەردەم پەرلەمان. ئەم پرسانە پرسی کۆبانێ ئەمە هەمووی پرسی گەورەنە هاتینە بەردەم پەرلەمان. لەبەرەوەش من دەڵێم پەرلەمان ئەمڕۆ بە تەوافقەوە توانیوە معاملەیەکی باش لەگەڵ ئەم پرسانە بکەتن و ئەو گرفتانەی ڕۆژانەش تێنە بەردەم خولەکانی تری پشتری پەرلەمان مەشغوڵ بووم بە ئیشی سانەوی دەرەکی، یعنی زۆر کاتی سەرۆکاتی پەرلەمان و پەرلەمانتارێنی دەبرد بێ ئەوەی بگەم بە ئەنجام. ئەم خولە توانیوە ئەنجام بەدەستەوە بینی. یعنی ئەو یاسانەی لە بەردەم پەرلەمان ئەم خولەدا یەکلایی کراون و پەسەند کراون ئەوانە لە بەردەم خولەکانی تری پێشتر پەرلەمان ممکن نەبوو.
يعني ئەستەم بوو تو بتوانانی یاسای بجێ حزاب بەدەستەوە بینی یاسای کۆمیسیۆن بەدەستەوە بینی پرۆژە بڵێ ئامادەکردنی دستورێکی تری هەرێم هەر لە خۆلەکانی پێشتر یەک بوو لە گرفتەکان کە زۆر زەحمەت بوو دەرباسیکەی لەم خولە من دەڵێم زەمینە لەبارە بۆی بە تەوافقەوە کە من بە چاوەکی ئەوە تەماشا دەکەم زۆر ئیجابی ڕاستە دەڵێن حکومەتی تەوافقی لە دنیادا کارانینن و خێرا بەڕێوە ناچن ئەوەش ڕاستێکی ترە ئەو دیوی تری ئەو دیاردەیە بەڵام لایەنە ئیجابیەکان یەکجار زۆرترن لەبەرەوە ئەم خولەی پەرلەمانی من لە ئەداءەکە ڕازیمە و من لە ئەنجامەکانش ڕازیمە دواتر باسی ئەداکەکەین ئێستا لەسەر ئەو قسەیەت هەڵوێستە بکەم کە ئەرچی ئەم جاری ئەم خولەی پەرلەمان قورسە بۆ مانایی کە حکومەت و دەستگا ئیداری حکومیەکان وەکو پێویست بەدەم پەرلەمانی کوردستانەوە نایەن یا قورسە بۆ مەفهومی کە ئەم خولەی پەرلەمان خۆی لە بەردەم دۆخێشی ئالۆزی ئەمنی و ئابووری و سەربازی و سیاسیا بینیەوە خۆی دۆخی ئەمنی ئالۆز ئەرکی حکومەتی قورس کردووە بۆ وەزارەتی پێشمەرگەکەتە پەرلەمانی ئاسایشی هەرێمی کوردستانەوە ئیشی ئەوان قورستر لە ئێمە لە پەرلەمان مەسەلەی چاودێریە هەماهەنگیە لەگەڵ حکومە لەم پرسانەدا طبعی ئەو سێ وەزیفەی ئەساسی پەرلەمان هەموو پەرلەمانێک لە دنیادا لە یاسادانان و چاودێری و بودجە ئەم هەرسێ ئەرکی ئەساسینەی تر پەیوەندیکردنە بە دەنگدەرانەوە لەم هەرسێ ئەرکانەدا ئەرکی چاودێری ئێستا یەکە لە ئەرکە گرنگەکانی ئەم خۆلە پێشترش پەرلەمانی کوردستان ڕۆلی خۆی بینیوە خۆلەکانی پێشترش بەڵام ئەم خۆلە لە بەرنامەی لیستی کراوە کە پەرلەمانتار نزیکە لە دەنگدەر و لەو دروشمانەی هەموو هێزەکانی سیاسی هەلگرتە بوون دەبێت هەمومان پێکەوە بەڕاستی خزمەتی هاوڵاتی بکەین لە جاران زیاتر پەرۆشتر و دژی هەموو ئەو دیاردانەی بووینە کوسپ لە ڕێگای پەرلەمان و دەنگدەر پەرلەمان و هاوڵاتی ئەمە بەڕاستی ئەرکی پەرلەمانی قورس کردووە پەرلەمانتاریان قورس کردووە دەبێت چاودێری وەکو جاران نەبیت پێکەوە بیت میکانیزمی باشتر بن هەم بتوانی هاوکاری حکومەش بکەی هەم بتوانی لە لایەکی ترەوە بەڕاستی پەیامێکی لە جاران بەهێزتر بدەی هاوڵاتی ئەگەر بەراوردێ بکەی لە نێوان ئەم خولەی پەرلەمان و خولەکانی پێشووە چ جیاوازیەکی سەرەکی لە نێوان خولەکانی پێشوو ئەم خولەی ئێستای پەرلەمانە بینیتەوە من دەڵێم براوردکردنەکە زەحمەتە یعنی ناڵێم ممکن نییە بەڵام بۆەوەی ئینسان بە ئینسافەوە تەماشای هەموو خولێکی پەرلەمانی بکات من هەیە گشتیەکان دەڵێم ئەگەر ئەم خولە بەراورد کە لەگەڵ خۆلی پێشتر دابڕانێکی سیاسی هەبوو لە نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بەلێ دوو حزبی دەسەڵات لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن حزبی ترش ڕێزم بۆ هەموویان هەیە ئەوانش لەو بینەدا ڕۆی خۆیان دەبینی بەڵام ئەو دابەشبوونە سیاسی وای کرد بوو کارەکان بەڕاستی وەکو پێویست لە پەرلەمان بەڕێوە نەدەچوون نە لە یاسادانان نە لە چاودێری ئەوەی ئۆپۆزیسیۆنی گوتبە لەلایەن دەسەڵاتەوە ڕەت دەکرا بە تەواوی ڕەت دەکرا ئەوەی لەلایەن دەسەڵاتەوە دەگوترا لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە بەڕەشی تەماشایان دەکرد لەبەرەوە من ناڵێم بە مطلقی وابوو بەس من دەڵێم حالەتێکی تەندروست نەبوو وای کرد بوو هاوڵاتی لە حالەتی بێئومیدیدا بژیت بەرامبەر بەرهەمەکانی پەرلەمان ناڵێم بەرهەمی هیچ نەبوو بەڵام بەرهەمەکان وەکو پێویست نەبوو ئەم خولەی پەرلەمانی منوا دەبینم توانیوە پەیوەندێکی باشتر لەگەڵ هاوڵاتی دروست کرد ومیدی زیاتر پێبەخشیت قەیرانە داراییکە نەبە قەیرانە دارایی زۆر مەسەلەی گۆڕین قەیرانە دارانیەکە ئەوە نەبە ئەو جەنگەی داعش نەبە تەسەڕوم دەکرد بە هەماهەنگی ئەم خولەی پەرلەمان لەگەڵ حکومەتە دەستکەوتی زیاتر بەدەستەوە دەهاتن بۆ هێزی پێشمەرگە بۆ خانەدە شەیدان بۆ فەرمانبەران بۆ ئەوەی دیاردەی بندیوارەوانە بە تەواوەتی لەناو ببەی گەندەلی لەو بارانەی کە هەیەی سنوورێکی بۆ دابنی کەمیکەیە ئەو هەموو لە بەرژەوەندی هاوڵاتی دەشکانەوە کارایی یعنی فەرمانگەکانی حکومەتدا بە کاراتر ئیشیان کردبە تەبی هاوڵاتی زیاتر ئاسوودە دەبوو و زیاتر یعنی خۆشحاڵ دەبوو بەوەی کە ئەم هەوانگە لە نێوان پەرلەمان و حکومەتدایە بەڵام قسەیەک لەسەر ئەم خولەی ئێستای پەرلەمان هەیە بەوەی کە ئەکتیڤ و کارانین سست و لاوازن لە دانانی تەشریع و یاسادانان و چاودێریکردنی
کاری حکومی و کاری پەرلەمانیە بە حکمی ئەوەی کە خەڵکی گەنج و کەم ئەزمموی تایە ڕای جعفەر ئیمینچی لەسەر ئەمە چیە؟ ئایا ئەم خولە سستن لە ڕووی تەشریعی و چاودێریکردنەوە؟ من ناڵێم سستن، من دەڵێم لەو یاسانەی هاتینە بەردەم پەرلەمان ئەوەی پێویست بۆ معاملەی لەگەڵ بکرێت معاملە کراوە. یاسای تر ماون، ڕاستە یاسای تر ماون و هەموو خولێکی پەرلەمانی شرت نییە ئەوەی چەند یاسا دەردەکەت، بەس ئەو یاسا چەند باشن، چەند پێویستن ئەوە لە لای تەشریعەوە. من دەڵێم ئەو یاسانەی لە بەردەم ئەم خولە دەرباز بوونە یاسای یەکجار گرنگ بوون، بۆ سەقامگیری سیاسی گرنگ بوون و بۆ هەوڵاتیش گرنگ بوون، زۆر کەم بوون یاساکان. ئەگەر تو بەراوردی بکەی لە 4 ساڵدا تەسەوەر ناکەم کەم بن، چونکە ئێستا پەرلەمانی کوردستان بەرنامەیەکی تری باشیە. یەک لەوانە پرۆژێکی سوسیال کە پرۆژەیەکی گشت فراکسیۆنەکانە، یعنی گشتگیرە، فراکسیۆنەکان پشتیوانی لێ دەکەن، چاوانای پێشکەشیان کردووە، هەموو چاوەڕوانن، بیمەی تەندروستیە زمنیەک لەو پرسانەی گرنگ. تەبی بیمەی سوسیال پارە نەبی تو ناتوانانی ینی بڵێ پەیامێکی باش بە وڵاتی بدەیت، بەڵام دڵنیامێک زۆر گرنگە، ینی زۆر گرنگە تو ئەوەش یەک لای بکەوە. پرسی دستوریەکە لە پرسە گرنگەکان تەسەوەر دەکەم لەبرەوە ئەمە لانی تەشریعیە، لانی چاودێری ئەو لانەیە کە تو بتوانانی جیاوازی لە نێوان خولەکان بەدی بکەیت. من دەڵێم لە ڕووی چاودێری ڕەنگە ئەم خولە ئەکتیڤترین خولی پەرلەمانی بی. بەراورد بە پەرلەمانەکانی جیهان، بە پەرلەمانەکانی دنیا ساڵانە لەوێ بە سەدان پرۆژێ یار و پرۆژێ ئەوە لانێکی ترە، ئەوە لانێکی تری تەفسیلیە ژیانی ئێمە لە یاریمی کوردستاندا نە، یعنی هەموو پرۆسێکی دیموکراسی پەیوەستە بە ڕاددە و ڕێژەی ینی پەرەپێدان و گەشتبوونی باری کۆمەڵاتی، باری ئێکۆنۆمی ئابووری. هندی پرۆسەی دیموکراسی ئەوە نییە مۆدێلێکە کۆپی دەکەی، دەکرێت ناتوانانی بێ ڕەچاوکردنی پرۆسەی ئابووری لەگەڵ پرۆسەی کۆمەڵاتی گەشەکردن لەو هەردووبارەدا ئەوە دەبنە بناغە بوو ئەوەی تو بتوانانی باسی کۆمەلگایەکی دیموکراسی تەواو بکەیت. لەبەرەوەی هەرێمی کوردستان ئەزمونونەکە ناتوانانی بەراوردکەین لەگەڵ ئەزمموی ئەو وڵاتانەی پێشکەوتوی دیموکراسی پێشکەوتو. ئەوە لانەکی تیوریە پراکتیکە، ئەوە مەسلەکە، بەڵام بەڕەچاوکردنی زروفی هەرێمی کوردستان ئەو تەفاسیل یاسایی کە بە یاساکردنی هەموو چومکەکانی کۆمەلگا ئەوە حقت ئاواتەکە ئەو هەوڵاتیانە ئەوەی ژیاون لە وڵاتانە کە دەبینی کە تەماشای ترافیک دەکەی بە شێوازەکە، تەماشای ئەوە دەکەی تاپۆ دەکەی بە شێوازەکە، مەسلەی زەوی وزار دەکەی، وەرگێرانی حتا ئەوە لە خاوەنددارەتی ئۆتۆمبیل لا ئێمە ئەم پرسانە هەموو گرفتن لایوانە چارەسەری بۆ دۆزراوە بە یاسا کراون. حقت ئەو تەفاسیلەن لە کۆمەلگای ئێمەنین، ڕەنگە حتا یاساش بینی ئێستا تەطبیقەکە گرنگە. کۆمەلگای ئێمە من لەو قەنەعەتە دانینم تو بتوانێت ئەو یاسانە بە باشی جێبەجێ بکەیت، بەڵام ئەوەی هەیە لە ڕووی چاودێری تەسەوەر دەکەم پەرلەمانی کوردستان توانیوە لەم خولەدا هەنگاوی زیاتر بنێتن، هەنگاوی زیاتر بنێتن بەو ئاراستەیە کە هاوڵاتی پێویستی بەوەیە بزانیت پەرلەمانی کوردستان لە سەرخەتە لەگەڵ هاوڵاتیدا لە کێشەی تاکیش لە کێشەی گشتیش. حتا ئەو پرسانە برێنسخارانە ئەوەی لە هاوڵاتیان تێنە پەرلەمانی کوردستان لە هەموو خولەکانی پەرلەمان زیاترن ئێستا، و ئەو پرسیارانە ئێستا پەرلەمانتاران دەورژێنن، ناڵێم هەمووی ڕاستن، ناڵێم هەمووش پێویستن، بەڵام مافی پەرلەمانتارە مافی هاوڵاتیەت. کەواتە ئەتوانی ڕاشکاوانە پێمان بڵێ ئەم خولەی پەرلەمانی کوردستان خولێکە یا بە بڵێن گروپێکن لە پەرلەمان کە هی خەڵکن نەکەی حیزب و لایەنە سیاسیەکان، تا چەند دەستی حیزبتان لە پەرلەمانە بڕیوەتەوە؟ من زانی چوونە من حەزب بە دیاردەکی ئیجابی دەبینم، بەڵام لە پەرلەمانانە حزباتیش بە دیاردەکی ئیجابی دەبینم، بەڵام لە پەرلەمانانە لە باشترین ئەزمموی دیموکراسی یەک لە سمینارەکانی من لە کاتی خۆ لە زانکۆی دۆک لە سەرامە بوو ڕوولی ئەحزابی سیاسی مۆدێرن کە پەیدا بوونە لە سەرگەشە سندنی پرۆسەی دیموکراسی لە وڵاتانی پێشکەوتووی ئۆڕۆپا. لە پەرلەماندا تو ناتوانانی بڵێ دیاردەی حزبی بە تەواوەتی نابیتن هەبیتن، دیاردەی حزبیش هەیە و حزباتیش هەیە لە ناو پەرلەماندا هەیە، پەرلەمانتارش بە دەنگی حزبەکان هاتووە، بەڵام بەڕێگای هاوڵاتیەوە بە دەنگی حزبەکان هاتووە بۆ خزمەتکردنی خەڵک نەک خزمەتی بەرژەوەندەکانی حیزب. بزڕورە خزمەتی هاوڵاتی دەکات و خزمەتی حزبی خۆش دەکات. ئەمە مەسلەیەکە بەڕاستی ناشرینکردنی حزباتی تەسەوەر ناکەم لە جێی خۆبیتن لە ناو پەرلەمان، بەڵام لە ناو پەرلەماندا ئەوەی
حزباتی تەسک بکات ئەوە زەرر لە خۆ دەدات زەرر لە حزبی خۆ دەدات بەڵام بەڕێگای یعنی بڵین حزباتی ببیتە ئامرازێکی گەیشتن بە هێزەکانی تری سیاسی لەگەڵوان تەوافق دروستکات لەگەڵوان سازان بکات لەگەڵوان پرۆژەی نیشتیمانی پرسی گەورە خۆ بەخاوەن بزانیت پرسێکی باش لەلایەکی تری سیاسی بێتن سنگەر دروست نەکە بەرامبەر ئەوە ببیتە تاواکەری ئەو پاڵپشتی لێ بکات تەسەوەر ئەوە دیاردەی تەندروستە لەبەرەوە ئەوە ئێمە بەو چاوا تەماشا دەکەین لەم پەرلەمانی خۆلی پەرلەمانی کوردستاندا لەناو فراکسیۆنەکان حزباتی هەیە هەندێجا دەبیتە حزباتی تەسک هەندێجا گرفت بۆ خۆیان دروستەکەن هەندێجا سەنگەر دەگرن کەواتە ئەوەی وتت لە خولی پێشووە ئەوەی دەسەڵات ئەیوت ئۆپۆسیۆن ڕەفزیە کرد ئەوەی ئۆپۆسیۆنی و دەسەڵات ڕەفزیە کرد ئەم تەشەنوجە تا ئێستاش لەناو پەرلەمانە ماوە یا هەوڵتان ناوە لە ناوی بەرن نا ئەم تەشەنجە هەوڵمان داوە خۆیان هەوڵیان داوە کۆی پەرلەمان تەبی سەرۆکاتی پەرلەمان هەوڵمان داوە ئێمە بێلایەن بین و هەوڵمان داوە هاوکاربین لەگەڵیاندا و دەتوانم بە ڕاشکاوی بڵێم پێش 6-7 مانگە یەکجار باشتر بوو لەم دوایە زیاتر تەشەنەی کرد بوو دیاردەی بە حزباتیکردنی پرسەکان هەندە پرسە بوون پرسی نیشتیمانی بوون بە سیاسیکردنی ئەو پرسانە زیاتر ئەم دیاردەیە ئەم دوایە لە زیادبووندا بوو بەڵام ئێمە بە حالەتی ئەوە تەماشا دەکەین حالەتی فەردی تەماشا دەکەین نەبووە دیاردە و هەوڵش دەدەین نەبیتە دیاردە لەناو پەرلەمانی کوردستان تۆ بەپێی ببوورە بەپێی پێڕەوی ناوخۆی پەرلەمان سەرپەرشتی لیژنە هەمیشەیەکانی ناو پەرلەمانەکەیت ڕاد لەسەر لیژنە هەمیشەیەکان چیە لەسەر لیژنەکان چییە لیژنە هەمیشەیەکانی پەرلەمان حەقەت من وەکو من دەیبینم هەمویان وەکو پێویستیش ناکەن هەندێک لەو لیژنانە دەبووە ئیشیان باشتر بیت ئینتاجیان باشتر بیت حزۆری پەرلەمانتاران لەو لیژنانە کەم و کورتیتیایە و یعنی یەک لەو دیاردانەی ئەم دوایە زیادی بووە کە بوویە جێگای ئەوەی کە سەرۆکاتی پەرلەمان هەڵوەستە بکات ئەمەیە ینی غیابات لەناو ئەو لیژنانە ئێستا لە ناو دانیشتنەی پەرلەمان دانیشتنی گشتیەکانی پەرلەمان دەخوێندرێتەوە ئەوە نەدەبوو بگەتە ئەو ڕادەیە بەڵام ئەوش فشارێکە لەسەر ئەو پەرلەمانتارە کارتان کردبووی کە ئەکتیڤ بن لیژنەکان کارمان کردووە لەگەڵیان کۆبووینەوە کۆبنەوەیکی مانگانەمان هەیە ئەم ماوەیە دواکەوتووە بەڵام لیژنەی پەرلەمانی ئەکتیڤ نەبن بەرهەمەکان باش نابن هەموو وەکو پێویستنین بەڵام ینی دەڵێم هەندێک لیان وەکو پێویستنین هەندێک لەوانش بەڕاستی التزامیان باشە بەرهەمیان باشە و کۆبنەوەیان ئەو کۆبنەوەی ئەنجام دەدەن هەندێک لەوانە زۆر ملتەزەمن بەڵام ئەوترێت ئەم لیژانە نەیانتوانی وەکو پێویستی یاسا ئامادە بکەن بۆ خوێندنەوەی دووەم من دەڵێم هەموو وەکو یەک نەبوونە ماون ینی ئێستا زیاتر لە 7 پرۆژە یاسا لە بەردەم لیژنەکانە و ژمارەك لەو پرۆژانە ئامادەکراون و لەم دانیشتنی داهاتوودا دێنە بەردەم دانیشتنەکانی پەرلەمان و مناقشەی لەسەر ڕاد لەسەر لیژنەی یاسایی پەرلەمان چییە؟ ڕام وایە و بەدڵنیاییەوە دەڵێم ئەوە ڕای من بەتەنیا نییە ڕای پەرلەمانتاری ترنش لە ناو پەرلەمانی کوردستاندا لیژنەیەکی بەتوانایە و بە زانستەوە بە بڵێم پیشەییەوە و بە ئەکتیڤیەوە ئیشەکانی خوبەرەوەدا بەڵام ئەوترێ ئێوە لە دەرەوەی پەرلەمان خەڵکتان بە گرێبەست و بەدامەزرادن هێناوە بۆی سیاغەی یاساییتان بۆ بکات ئەوە بابەتێکی ترە هەموو پەرلەمانێکی دنیا پێویستی بە داڕشتن هەیە شەر نییە پەرلەمانتار بێتە ناو پەرلەمان هەم لە ڕووی زانستەوە زانستی یاساییەوە هەموو شتێکی پێویتن و لە ڕووی داڕشتنەوە زمانەوانیەوە ئەوش یعنی خۆسکە وابانە بەڵام ئەوە ئەرکی لیژنە یاساییەکە نییە ئەوە خۆی لە هەندا وڵاتدا ئەنجومەنی شورا هەیە ئیشی ئەوەیە لەلایەن حکومەتەوەدا دەمەزرێت لەلایەن حکومەتەوە ئامادە دەکرێن بەڵام لەبەرەوە لە پەرلەمانی کوردستان 10 پەرلەمانتارش مافی خۆیانە پرۆژەی یاسا ئامادە بکەن 10 پەرلەمانتار هەندەجا هەیە هەر بە خێرا دەبینی ئیمزا کۆ دەکەن و پرۆژە یاساک حاضر دەکەن ئەوە پێویستی بە سیاغایە پێشووی پەرلەمان ئەمەی نەبوو کاک جعفەر خۆلی تری پێشووتر ئەم خولە ئەمەی داناوە لە ئەوەی پێویستی پێبوو کە گەشە بە هەندە بوار بدات پەرە بە هەندە بوار بدات لەوانە بواری داڕشتنی پرۆژە یاساکان ئەدای کاری سەرۆکی پەرلەمانی کوردستان چۆنە بینەوە چۆن هەڵەسەنگێنن
وڵا خۆی دوو لایەنە لایەنێکەوەیە لە ناو دانیشتنەکان باشە و لەسەر خۆیە و کەم جار هەڵچوونی پێوە دیارە و یتر بۆ پەرلەمانتارە دەمی توندەجار هەندە پەرلەمانتارە نەگلەی دەکەن کە ئەوەی بڵێ داواکاریەکانی هەندێکیان بە هەند وەرناگریتی هەندەکان بە هەند وەردەگریت بەڵام خۆم لێ ڕازیمە ئەداکە بەگشتی لە ناو دانیشتنەکان ئەدایەکی باشی هەیە خۆی یەک لە سیفاتی باشەکانی سەرۆکی پەرلەمانەوە گەنجە توانای ئیشکردنی زۆرە و جۆ دەگریت دۆستایەتێکی باش لە نێوان جێگیری سەرۆک و سەرۆکی پەرلەمانە هەیە لە نێوان دکتۆر یوسف جعفەر ئیمینچیە هەیە نەرمیەکی زۆر هەیە لەلایەن جعفەر ئیمینچیەوە بۆ سەرۆکی پەرلەمان ئەم نەرمیە حاڵەتی شخصی جعفەر ئیمینچی خۆیەتی یا استراتیژی پارتی و حیزبە ئەمە هەردووکەنە هەردووکیانە ئێمە پارتی دەمانەوێت ئەم پەرلەمانە ئەم خولەی پەرلەمان وەکو پێشتر یعنی ئێمە لە پەرلەمان سەرۆکاتی لە دەستی ئێمە دەبێت یان لە دەستی لایەنێکی تر دابیت دەبێ هاوکاری تەواوی لانی تر بکەین چه پێش و تربی چه ئێستابی ئێمە بە ئەرکی خۆمان دەزانین ئەم پەرلەمانە سەرکەویت سەرۆکی پەرلەمان لەلایەن گۆڕانەوە سەرکەویت ئێمە بە سەرکەوتنی خۆمان دەزانین دووەم شتێک لە شخصەتی منش بەڕاستی وا ڕاهاتوومە لەگەلەوەی نەک من تەسەوەڕ دەکەم هەموو ئینسانێکی بەلهەیە بە چاوێکی ئینسانی تەماشای برادری خۆ بکات دەبێت بە نەرمونیانی ئیشەکان بڕێوە باشە بەدەل لە برادایەتی کاک جعفەر ئەو گەنجە سەرۆکی پەرلەمان گەنجە لە چاوتوە ئەزمموی سیاسی کەمتر و ئەزمموی کاری پەرلەمانیشی کەمترە ئەمە گرفتی بۆ سەرۆکی پەرلەمان و کارەکانی ئەم خوڵی پەرلەمان دروست نەکردو بڕۆیەوە وڵا دەبێت پرسیارە لە کاک یوسف بپرسی بەس خۆم تۆش لە تەنیشتی و ئەیزانیت خۆم من هەستم پێ نەکردووە لەوەدا دڵگران بیت یان نیگەران بیت هەستم پێ کردووە کە ینی ڕەنگە تەماشای منی کرد بیت وەکو هاوڕەیەک کە هاوکارێک بیت بۆ زۆر باشە کاک جعفەر ئیمینچی پشوویەکی کورد وەرەگرین و دواتر بەردەوامی درێژە بە گفتوگوین بەڕێزان پشوویەکی کورد و دێنە وڵاتان بەرزان جارێکی دیکە سڵاوتان لێ بێگڕێنەوە وڵاتان بۆ درێژدان بە گفتوگو و دیدار و چاپێکەوتمان لەگەڵ بەڕێز جعفەر ئیمینچی جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان کاک جعفەرجان جارێکی دیکە سڵاوت لێبێ بەر لە پشۆکە مەبەستم بوو لەسەر پرسێکی دیکەی گرنگ قسە بکەین کە ئەویش مەسەلەی دەستورە کە یەکێکە لە پرسە هەنووکەی و چارەسازەکان لە هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی دەستور و هەموارکردنەوەی دەستور پەرلەمانی ئەم خۆڵی پەرلەمانی کوردستان بەکوێ گەشتۆ کارەکانی بەوە گەشتون کە هەوڵ دراوە ئەو نامەی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان کە بە سازان دستورێک پرۆژە دستور ئامادە بکرێتن هەوڵی جدی بۆ دراون لەلایەن فراکسیۆنەکانەوە پرۆژە یاساکە ئامادەکراوە بۆ لیژنەیەکی تری دامەزرێنەر لە پەرلەمانەوە پێک بهێنرێتن و دەست بە کارەکانی خۆ بکەتن بۆ ئەوەی پرۆژە دستورێک ئامادە بکات دستورێکی تازە دەبێت هەموار دەکرێت لەبەرەوە پرۆژەی پێشتر کە پرۆژەیەک بوو دەبا بشتە ڕفراندوم بەڵام لەبەر ئەوەی سازانی لەسەر نەبوو تەوافقی تەواوی سیاسی لەسەر نەبوو لەسەر مەسەلەی ناوەڕۆک نەبوو هیچ گرفتێکی تر لە ڕێگان نەبوو لە بێژگە لە تێروانینی سیاسی ئەوە نەچوو ڕێفراندوم بۆ ئەمە بچیتە ڕێفراندوم دەبێت بارودۆخی ئێستا لە بەرچاو بگیرێت ئایا هەرێمی کوردستان زروفی ناوخۆی هەرێمی کوردستان سیاسی بوارەکانی تری ژیان لە هەرێمی کوردستان پێویستی بەوە هەیە ئەم پرۆژەی پێشتر بە تەواوەتی هەموار بکرێت پرۆژێکی دستوری تازە بێت وەزعی ناوخۆی عێراقی تازە لە بەرچاو بگیرێت یان هەندێک مادەی تایبەتەنە ئەوانە هەموار بکەن بە هەر حال لە ژێر دروشمی ئامادەکردنی دستور پرۆژەی دستور لەسەرەوە فراکسیۆنەکان ڕێککەوتن ئەوەی بۆ کۆس بەڕاستی هەندێک ئەوە بوون تێروانینی فەنی هەبوون بۆ ئەوەی ئایا 120 ڕۆژ بن 90 ڕۆژ بن
و لجنەکە 21 کەس بیت کەمتر بیت زیاتر بیت هەنداو مەسەلا نەحەقەت ناوەڕۆکی ینی یەک دوو مادەتیا هەبوون گفتوگوی زۆری خایەند و ئەم هەندە جارە گرژی سیاسی گرژی لە ناو پرۆسی سیاسیش لە هەرێمی کوردستاندا استفافاتی سیاسی وای کرد بوو ینی ڕنگدانەوەی ئەوە هەبیت سلبی هەبی لەسەر دروستکردنی تەوافقێکی تەواو لەسەر ئەو یاسایە باشە ئەوترێ ببوورە ئەوترێ ئێستا خلافێک هەیە لە بینی فراکسیۆنی پارتی و یەکێتیە لەسەر ناوی پرۆژەکە بەوەی کە پرۆژەی هەموارکردنەوەی دەستور ئامادەکردنی دەستور بۆ ڕاپرسی پارتی ئامادەکردنی ناوناوە یەکێتی داواکەن کە پێداچوونەوە بێت ئەم لەسەرەوەش وابزانم ینی جارەیە چونکە بەڵام ئیشکال چییە لەم ناوەیە ینی ئەگەر ئامادەکردن بیا پێداچوونەوە بێت خۆی ئامادەکردن هەردووی بەخۆوە دەگریت ینی ئامادەکردن بیت هەم پێداچوونەوە تێدایە و سازان تێدایە و پێداچوونەوە هەمووی تێدایە پێداچوونەوەش ڕەنگە لە ڕووی زمانەوانیەوە ئەوش دروست بیتن چونکە پێدا دەچیەوە بەوەی کۆندا دەچیەوە بۆچی گرفت لەسەر بەڵام ئەوەی ئامادەکردی ڕەنگە شتێکی تازش بنووسی ینی مادەم لە ژنەی دامەزرێنەرە لە ژنایەکە دەسەڵاتی هەیە تشتێکی تازە ئامادە بکێت مافی خۆیەتی مادەم ناوی لە ژنەی دامەزرێنە دەکرێتن لە مادەیەک تا آخر دستورێکی تازە بنووسیبوونەوەی لاەنە سیاسەکان من دەڵێم لاەنە سیاسەکان تا ئێستا لەسەر ئەم پرسەدا ئەوەی ماوە معلق ماوە سیستەمی سیاسیە تا ئێستا بڵێ بە شێوازێکی یەک لاکەرەوە ئەم پرسیان نەورژاندووە وە کۆتایی نەهاتووە لەسەر سیستەمی سیاسی ئەوەی دەگوترێت سیستەمی نیوچە سەرۆکاتیە یان سەرۆکاتیە یان دەبیتە سیستەمێکی پەرلەمانی ئەمە ماوە معلق ماوە ئێوە پەرلەمان کامیان تێت پێ باشە چون زۆر جار ئەوترێت دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێم دەسەڵاتی پەرلەمانی لاواز کردووە دەسەڵاتی ئەو گەورەترە لەو لەبەرەوەی کە سیستمی پەرلەمانی نییە کوردستان سیستمی نیمچە پەرلەمانیە ینی ئێوە هەوڵتان ناوە کە ئەو سیستمەوە لێ بکەن کە شکۆیەک بۆ پەرلەمان بژێڕنەوە و هیچ دەسەڵاتێک نەبێت لەسەروی پەرلەمانەوە ئەوەی شکۆ بۆ پەرلەمان دروست بکەتن خودی ئەدای پەرلەمانە ئەوە بە بە پراکتیکە پەرلەمان ئێستاش دەسەڵاتەکانی خۆەوەی هەیە بە تەواوەتی لە ڕووی چاودێری جێبەجێ بکەتن و زمینە ساز بێت بۆ ئەوەی بتوانین ڕۆلی خۆی چاودێری ببینیتن لە ڕووی تەوافقی سیاسیەوە لە ڕووی هەماهەنگی هێزەکانی سیاسیەوە دەسەوەر دەکەم هاوڵاتی بە چالاکی تر تەماشای پەرلەمان دەکات بەڵامەوە گوناهی پەرلەمان و پەرلەمانتاران بەتەنیا نییە کۆمەلگاش خۆی هێزە سیاسەکان لە پێش هەمویان بەرپرسن لەوەدا سیستەمی هەرێمی کوردستان من دەڵێم پەرلەمان ئەو جێگایە دەبێت تەوافق زیاتر دروستکرد فراکسیۆنەکان لێرەدا بەڕاستی بە هەموو بەڕۆحیەتی تیمی دانوستاندن تەماشایان پرسە بکەن سەنگەر دروست نەکرێن و ڕێزبەندی سیاسیش دروست نەکرێت بەرەی سیاسیش دروست نەکرێن بەڵکو بەرەی پر دروستکردن نەجیاتی دیوار باش لەگەڵ یەکێتی بنبەخشە لەگەڵ یەکێتی لە ساتەوەختی هەڵبژاردننی سەرۆکۆمار دکتۆر فواد مەعسووم سەرۆکۆماری عێراق پارتی بە تەواوی دەنگی بە سەرۆکۆماردا لە ئێستاە ئێوە داواتان کردو لە یەکێتی کە ئەبێ دەنگ بە سەرۆکی هەرێم بنەوە جارێکی تر ئەگەر خۆی هەڵبژێرێتەوە جارێ ئەو پرسە ینی ئێستا بڵێن باس نەکراوە بەڵام بەتێکی لاایندەی نێزیکدا باس لێ دەکرێتن و دڵنیاینە لەوەدا گێکەتی هاوکار دەبی تەماهنگ دەبی لەگەڵ پارتی ئەگەر نەبوو هەڵوێستان چییە؟ من وا تەماشا دەکەم یەکەتی بۆ ئەم پرسانەی پەیوەستیم بە کاک مەسعود هەمیشە ئەرێنیە هەمیشەش ئێرێنی بووە ئەوەی علاقەتی هەبیت بە شخصی جەنابی کاک مەسعود بەرزانی باش بڕوای مەسعود بەرزانی خۆی لەسەر دیسانەوە هەڵبژاردنەوەی درێژکردنەوەی ویلایەتی بارزانی چییە؟ خۆی کاک مەسعود ئەو ڕاستیە سلمێنراوە تازە نییە ئەوەی من دەڵێم دووبارەکردنە بەڵام دووبارەکردنەکەی پێویستە خۆی کەسەکە و کەساتیەکە پەیوەستە بە یاسا بە ئەخلاقیەتی یاسایی و بە ئەخلاقەتی شۆڕژگیری کە دوورە لەوەی کە داوای دەسەڵات بکات یان داوای کورسی بکات ئەوە بەینی خۆشی وا دەناسیت و ئێمەش وا دەناسین و تەسەوەر دەکەمە و کەسەی لە هەرێمی کوردستان بە وجدانەوە تەماشا بکەن ئینسانەیەکە بە ڕۆحیەتی پێشمەرگە معاملەی کردووە لەگەڵ لەم مەسەلەی کورسی لە نۆتۆدو لە هەڵبژاردن داوای کردووە کە لی گەڕێن و خۆی هەڵ نەبژێرێتەوە بەڵێ قسەیەکی کردووە
نازانم ئێوە چەند ئاگادارن حەزەکەم بۆ بیرەی ڕوونکەنەوە ئەڵێ من ئامادەنیم خەباتی مێژووی خەباتی پێشمەرگایەتیم گۆڕمەوە بە کورسی ئەوە گوتووە چەندین جارە گوتووە تازە نییە ئامادە نییە هەر بەراوردی بکەی مەسلەی لە 92 لە هەڵبژاردن یەکلا نەبوو مەسلەی پرسی سەرۆکاتی داوای نەکرد خۆی فەرزکرد وەکو سەرۆکی هەرێم بەڵام هەندێک لە ئەندامانی سەرکردایەتی پارتی داوایان لێ کردووە لێت ناشارمەوە ئێمە لە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان سەرۆکاتی هەرێم ینی سەرۆکاتی هەرێمی کوردستان ئێمە شایستەی ئەوە دەبینین کە پارتی حزبی زۆرینەیە لە هەرێمی کوردستاندا و ئەو پێگەی سیاسی مێژووی هەیە مافی خۆیەتی داوا بکێت بەڵام نالین ئەو مافە تەنیا بەشی ئێمەیە دەڵێن ئەگەر لە ناو پارتی دیموکراتی کوردستانشدا یان ڕەچاوی بارودۆخی ئێستای ئەمڕۆی هەرێمی کوردستان بکەین بەڕاستی ئێمە لەو چوارچێوەدا ناژین مەسلەی دەسەڵات و ئەوانە شەخسەنە بکەین یان وا بە چاوەکی وا تەماشا بکەین کە مادەم وایە و پرەنسیپەکانی دیموکراسی بەم شێوازەنە دەبێت معاولەیەکی وا لەگەڵ ئەم پرسە بکەین ڕەچاوی بارودۆخ نەکەین نە ئێمە ڕەچاوی بارودۆخ دەکەین بە ئەم بارودۆخەی ئێستای هەرێمی کوردستان ی ئەمنی پێش هەمویان جەنگی دژی داعش ڕۆلی جەنابی کاک مەسعود بارزانی پێگەی سیاسی هەرێمی کوردستان ڕۆلی کاک مەسعود بارزانی بۆ ئەوەی ئەم پێگەیە بەهێز ببیت و ئەم فراغەی دستوری لە هەرێمی کوردستان دروست ببیت هەکەر هات و پڕ نەکرا ڕەچاوی ئەوەی زروفی کۆمیسیۆنی هەڵبژاردن بکەین ئەمانە هەموو لێکی بدەینەوە ئێمە ئەوە بە پێویست دەزانین بە پێویست دەزانین کاک مەسعود بارزانی 4 ساڵی تر سەرۆکاتی هەرێم بکات بەڵام سەرۆکاتێکی ئێمە پێمان باشە بەخشە دەوترێت مەسعود بارزانی لە 79 سەرکردەیە پێت دوانیە کاک جعفر ئیمێکی ئیدی ئەم پیاوە ئەگەر لەبەر شکۆی سیاسی خۆشی بێت لەبەر ئەزمون و تەمەنی خۆشی بێت ئیدی کورسیەکە چۆڵکا بۆ کەسێکی تر خۆی هیچ کورسێکی ئەو نەکردووە زەبتی نەکردووە بەسم کورسی سەرۆکی خۆی دەبێت بەو چاوات تەماشا بکەین ئێمە وا دەبینین کەساتێکی وەکو کاک مەسعود بارزانی توانیوە خزمەتی هەرێمی کوردستان بکات کام لەحزەیە ئێمە وا دەبینین توانیوە خزمەتی بکات یعنی ئێمە دەڵێن ئەو بەهانە هاتنی هاوپەیمانان بۆ هەرێمی کوردستان یعنی ڕاستە مەزڵومیەتی هەرێمی کوردستان لە بەرچاوە بەس ڕۆلی ئەم کەسەش ڕۆلی ئەم مرۆڤە بۆ ئەوەی قەزیەی کوردی بە دنیای ناساند بوو پەیوەندی ڕاستە و خۆی هەبوو لەگەڵ زۆربەی سەرکردەکانی ئەمڕۆی بەهێز لە دنیای ڕۆژاوادا ئەمە وای کرد بۆ بەڕاستی خێراتر دنیا بێت بەهانەمە بێت بێژگە لەوەشدا یعنی ڕۆلی ئەو لەوەیدا کە بەڕاستی لە ناو پێشمەرگە و لە ناو خەڵکی کوردستاندا ینی وەڕێیەکی گەورەی بە پێشمەرگە داوە هەکە لە هەموو شوێنێکش نەبی بەڵام زۆربەی شوێنەکان بەڕاستی حزوری کاک مەسعود وای کردووە بەڕاستی پێشمەرگە حزوری باشتر بیت وەڕێی باشتر بێت ئێمە دەڵێن زۆر سەبەب هەنە ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان کە ئەو مەسەلە دەوەرژێنین مەسەلە ئەوە نییە ئێمە لە بایەخی ینی دەمانەوەی کاک مەسعود بە شێوازێکی وا معاملە لەگەڵ ئەو کەساتیە بکەین لە بەرچاوی خەڵک خوا نەخوازیت ڕەش بکەین خۆی کورسی زەبت نەکردووە ئێستاش کورسی ملت لە ئێستا باز لە پیرۆزکردنی سەرکردەیەکرێت ئێمە لە نەپارتی دیموکراتی کوردستان ئەو قسانەی دەگوترێت لە میدیاکان بە شێوازە بە پیرۆزکردن بە خۆدەستکردنی سەرکردەیەک هەیە تۆزانی پیرۆزی هەنا بە چاوی مقدسەوە مەسەلە لە ئاین وا تەماشای کەساتی دەکرێت بەڵام یەک مەسەلەن لە بزوتنەوەی گۆڕان ڕێزێکی تەواو بۆ کەساتی کاک نوشیروانی دەبێت کاک مەسعود هەر ئەوەندە ڕێزە ئێمە بەڕێزەوە تەماشایی دەکەین و ئێمە پیرۆزیەکانی نیشتیمانی ئێمە ئەو پیرۆزی هاوبەشمان هەنا ئێمە لەوە زیاتر تەماشای کاک مەسعودی ناکەین ئەو لانیتر ئەو خوێندنەوەی چەند خەمی خواردووە لە قۆناغی دوای مەسعود بەرزانی یعنی ئەوترێ زۆر جار ئەوترێ مەسعود بەرزانی بەدیلی نییە ئایا بە بڕای ئێوە ئەمە کەم تەرخەمی خودی پارتی نییە کە نەیتوانیوە بەدیلێک بە درێژایی 60-70 ساڵ لە سیاستکردن و لە شۆڕش بەدیلێکی نەبێ ئەم پیاوە بۆچی حیزبەکانی ئێمە لەگەڵ نەخۆشکەوتنی سەرکردەکانیانە حیزبەکانیش نەخۆشەکەون نا پارتی وا تەماشای مەوزوع نەکردووە بەڵام لێکدانەوەی خراپ لە ناو میدیادا هەنا ئێستا لێکدانەوەی خراپ نەکەواتە بەدیلی چی ئەگەر سبەینێ مەسعود بەرزانی هەڵەبژێنەوە چی هەیە بەدیل لە پارتیا هەڵبژێنەوە خۆی پارتی هیچ گرفتێکی لەوەدا نییە کە بەڕەحمەت بیت مەڵە مستەفای بارزانی ئەمروی خوای کرد هەموو ئینسانێک دەمریتن ئەمری خوای دەکەتن ئەو کاتە زۆر بە ئاسانی لەوێ
کاک مەسعود لەوێ هەبوو، کاک ئیدریس لەوێ هەبوو و نەبوو گرفتەکی ئێستا چی هەیە؟ ئێستاش ئەڵێن بەدیل نییە زۆربەی ئەمە پارتی ئەوە قسەی پارتی نییە، ئەوە قسەی ئەو کەسانەیە کە دەیانەوێت نەجارە زۆر بە چاوێکی تری خراپ تەماشای پارتی بکەن. بەڵام لە دوای کاک مەسعود کە کاک مەسعود خۆی یەک لەو کەساتیانە بەڕاستی لە حوزوری ئێستا هەیە لە هەرێمی کوردستاندا و خزمەت دەکەن. بەڵام بە تەکید لەوێ ینی کاک نێچیوان هەیە و کەساتی ترش هەنە لە بنەمالەی بارزانانی، کەساتی تر لە ناو پارتی هەنە خزمەت دەکەن، لە بەغدا خزمەت دەکەن، لێرە خزمەت دەکەن و هەمووش لە خزمەتی کاک مەسعود دەنە بۆ ئەوەی بتوانین ئەو ڕێبازی پارتی و بارزانانی بە شێوازێکی باش بتوانین لە مەیدانی سیاسی و مەیدانی خزمەتگوزاری و مەیدانی جەماوەری هەرێمی کوردستاندا بەردەوام بێت. باشە ئێوە ئەمەدەن لە بەرامبەر سەرۆکی هەرێم ئاواز لە سەرۆکی حکوومەت بێنن؟ خۆی ئەو پرسانە پرسی سیاسینە ئێمە هیچ پلە و پۆستێکمان داوا نەکردووە لە کەس بە ئێمە بدەتن و هەر پلە و پۆستێک استحقاقی ئێمە بیت، بەرکەوتەی ئێمە بیت، ئێمە ڕازی بووینە و قبولمان کردووە و هیچ پلە و پۆستێکشمان لە کەس داوا نەکردووە. باشە لەم دوایانە ئەگەر بینەوە سەر بارودۆخی ناو پەرلەمان لەم دوایانە گرژیەک لە ناو پەرلەمان ڕوویدا لە 25 ئاداری ئەم ساڵ گرژیەک لە نێوان چەند پەرلەمانتارێک لە نێو پەرلەمان ڕوویدا. هۆکاری ئەم گرژیە چی بوو؟ ئایا ئەمە ڕووداوێکی شەخصی بوو یاخود سیاسی بوو؟ نا ڕووداوێکی شەخصی بوو، بەڵام بلەی کەشواواکی وا هەندێک دروست بووە تەسی لە پەرلەمان تاران دەکەت و سنووردارە و شەخصیە و کەسیە و ناکرێتن بە چاوێکی سیاسی تەماشا بکرێتێ و بەو چاوەش دڵنیامە لەلایەن ئێمە پارتی ئێمەوا تەماشا ناکەین، لە پەرلەمانەوەش باور نەکەم خودنەوەی سیاسی بۆ بکرێتن. باشە کەوایە ئەو لیژنەی کە لە ئێستا پێکێنراوە بە لێکۆڵینەوە لە ئەو ڕووداوە تا چەند یاساییە؟ بەتاکی لیژنەکە یاسایی نییە، چونکە دوو پەرلەمانتار بەشەر دەچن. ئەگەر لە ناو هۆلی پەرلەمان بێت ئەوە دەسەڵاتی سەرۆکی پەرلەمانە ئیجراتی پەیڕەوی دەرحەقیان وەردەگریتن. ئەگەر لە دەرەوەی هۆلی پەرلەمان بوو ئەوە یاسا سەروەرە لە یەکتر خۆش دەبن یان خۆش نەبن، سکالا دژی یەکتر تەسجیل دەکەن، تەسجیل ناکەن. بەڵام هەکەر بۆ هۆی ئەوەی پشێوی ناو پەرلەمان تێک بدات یان ببیتە هۆی ئەوەی مەترسی ئاسایش بخرێتە سەر پەرلەمان، ئەو کاتە سەرۆکی پەرلەمان بەڕاوشکاری لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان ئیجراعاتی ئەمنی وەردەگرن. باشە تۆ زۆر باست لە ڕازی بووی لە ئەدای سەرۆکی پەرلەمان، بەڵام ئەوترێت جعفەر ئیمینچی جێگری سەرۆکی پەرلەمان بە غیابی سەرۆکی پەرلەمان 50 ملیۆن دیناری سەرف کردووە بۆ لیژنەی سەرۆکی چاودێری دارایی کە خەریکی هەندێک کەیس بوون لە ناو پەرلەمانە. خۆی ئەمە وەکو دەڵێن کەلیمەت حەق یوراد بها باطل، بە غیابی سەرۆکی پەرلەمان نەبوو. ئەو کاتی سەرۆکی پەرلەمان لێرە نەبێت، لە سەفەرێک بوو لە ئەوروپا. ئازانم جێگیری سەرۆکی پەرلەمان سەرۆکی پەرلەمانە، من سەرۆکی پەرلەمان بوو. سەراحەتی ئەوەت هەیە؟ دەسەڵاتی ئەوەم هەیە دەستەی چاودێری دارایی نەسریەیان کە یەک کەمە ناتوانانی شەکانی خۆ بەڕێوە بەڵام دەستگایکی سەربەخۆن بۆچی پەرلەمان پەیوەستن بە پەرلەمانەوە، دەستگایکی سەربەخۆنە پەیوەستن بە پەرلەمانەوە. پەرلەمان چەندین بەخشینە پێشکەشی کردووە بە ئنجوەکان، زیاتر لە 7 ملیۆن بۆ ئنجوەکان ڕۆیشتووە. پرسیارەکەی من کێشەی پرسیارەکەی من ئەمە نییە، پرسیارەکەی من ئەمەیە بۆچی جعفەر ئیمینچی لەم تەوقیتە پارەیە بە لیژنەی چاودێری دارایی کە خەریکی لێکۆڵینەوە و وردبینین لە هەندێک کەس؟ زای چوونە خۆی لێکولینەوە لە چی دەکەن لەسەر داوای پەرلەمان هاتوونە لێکولینەوە. ئەمە جۆرێک لە دەمچەوەکردن نەبووە. خۆی زای چۆنە دەبێت بە چاوی گومانەوە تەماشا نەکەی، بە چاوی ئەوە تەماشا بکەی کە دەستەی چاودێری دارایی نەیتوانیوە هەندێک کەیسی خۆ بەڕێوە بن لەبەرەوە پارەیە لە بەردەست نەبوو، داوایان لە وەزارەتی دارایی کرد بۆ پێیان نەدرابوو. تۆ بتوانانی هاوکاریان بکەی ئەو کاتە ئیشی خۆ دەتوانن بە باشی بەڕێوە بن. دووەم کە ئەوان تێن ناو پەرلەمان تەبیعی قسەی تر هەنە، گرفتی تر هەنە لە ناو پەرلەمان، من نامەوێت باسی لێ بکەم. لەو کاتەدا دیسان من وەکو سەرۆکی پەرلەمان 100 نزیکەی 40 ملیۆنی تصرفم کردووە بۆ ئەو یەزیدیانە خوشک و برای یەزیدی کە لە ئەسیری گەڕاون. دەسەڵاتی من بوو هاوکاریان بکەین، 700 کەسن
دەبێ پێ بەڵام مافی مرۆڤ یەزیدەکانیش گلەیانەیە لە پەرلەمان لەوەی کە ناتوانانی وەکەسی بە جینۆساید ناساندنی ئەوە پرسێکی ترە شنگالیەکان حەزەکە ئێستا وەڵامیان دەدەمەوە مافی خۆیانە بەڵام ئەو پرسە بۆ شاندێکی پەرلەمانی سەرۆکی پەرلەمانش لەگەلیان بوو چۆن بۆ هۆڵەندا لەگەڵ دادگای لە هایدانیشتن و ئەو پرسە تۆمار کرا و پەسەند کرا سەر داوای وانە هەندێک هەنگاوی عملی دواکەوتن ئەگینە ئێستا کە دەگوترێتن ئەو پرسەیە دواکەوتووە یان بایەخی پێنەدرەوە لەلایەن پەرلەمانەوە ئێستا بڕیارمان داوە جارێکی تردووبارە ئەم پرسە بینی ناو پەرلەمان و دڵنیامە لە ناو پەرلەمانی کوردستان بە کودەنگی ئەو مەسلەیەکلا دەکرێت و بە جینۆساید دەناسێنرێت. باشە هەر لەسەر ئەو گرژەی ناو پەرلەمان پرسیارێک هەیە ئەوترێت لە خولی پێشووی پەرلەمان لەسەر دەبەوەشاندن سەرۆکی پەرلەمان باسی حەسیر مەیانیە کرد. ئەی لەم خولەی ئێستای پەرلەمانە سەرۆکایەتی پەرلەمان لەسەر بۆ کەسوەشاندن باسی چیەکات؟ خۆی پێشتر چی گوتراوە من بەرگری لە کەس ناکەم چی قسە دەکەت. پەرلەمانتار شایستەی ڕێزگرتنە و دەبێت پەرلەمانتاران خۆیانش ڕێز لە یەکتر بگرن و ناکرێتن دەست بەشاندن تیابیت بکسی تیابیت حقت ئەوە شایستەی پەرلەمانتار نییە و ئەو پیشەیەش پیشەیەکی وایە ڕۆ دەدەت بەڵام دیاردەکی ناموویە ئەوەی ڕۆ دەدەت. ئەگەر تۆ سەرۆکی پەرلەمان بوویت چۆن مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوە کرد؟ منەکە سەرۆکی پەرلەمان بامە ئەو کاتە دانیشتنم بەڕێوە دەبردەوە هەروەکو کاک یوسوف بەڕێوەم دەبرد دەمکردنە دەرێ چونکە مەسلەیەکی زۆر تەسیری لەسەر ئاسایشی پەرلەمانیەت و بلێ حالە تەوارێ ئەلان بکەی دوو کەسم بە شەر چوینە دەکەیە دەرێ پۆلیس هەیە لەوێ ناهێنیت بە شەر بچن لەوێ. بەڵام من ڤیدۆکەم بینیوە بمبەخشە ڤیدۆکەم بینیوە لە کاتی پەلاماردانەکە جعفەر ئیمینکی جێگری سەرۆکی پەرلەمان دانیشتۆ هیچ خۆی تێک نایە هیچ کێشەی نییە و سەرۆکی پەرلەمان هەستاوەتەوە و شڵەژاوە بەڵام تۆی نازوو خۆ هەرسێکمان ناهستینەوە حتا بە سەرۆکی پەرلەمانش گوتم زۆر نەچە ناو ئەو مەوسوعە خۆیان ناو بژیوان هەبوون خۆ دوو کەسن بەگشت یەکتر بچن کەسێک دەتوانیت لێکیان جیا بکەتەوە و مەسەلەکە ئەوەیە یعنی کۆ ئینسان بەڕاستی پێی ناخۆشە ئەوەی ڕووی بدەت لە ئەوە نییە لە خۆشی نییە کە ئینسان تەماشا بکرد لە ئینسان دەتوانین دانیشیت و هەڵسێتون بەڵام بێزارە کە ئەو دیمەنە نەدەبینیت. لەسەر پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە هاوکات بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە هاوکات بوو لەگەڵ لە پەرلەمان لەگەڵ بە پارێزگابوونی ئاکرێ و سۆرانیش بەڵام پەرلەمانی کوردستان زۆر بەجددی کاری بۆ پارێزگای هەڵەبجە کرد بۆچی بۆ ئاکرێ و سۆران هیچتان نەکردو؟ مەسەلە پارێزگای هەڵەبجە تایبەتمەندی خۆی هەبوو و ئەوە وای کرد کە گشتلایەنەکان لەسەرەوە کۆک بن کە ئەولەویەت بە هەڵەبجە بدرێتن و بارودۆخی هەڵەبجەش لە بەرچاو بگرێت و تایبەتمەندی هەڵەبجە مەسەلەکە سەلمێنراوە کە هەڵەبجە شایستەی ئەوەیە کە ئەوەی پەیوەستە بەوە بە پارێزگا ببیت و بودجە بۆ دیاری بکرێتن ئەولەوەیەتی وەربگریتن بەڵام ئەوەی تر پراوێست نەخراون ئەو پرسەکی ئیداری سیاسیە و لە کاتی خۆدا بڕیارێک لە پەرلەمانی کوردستان دەرچووە ساڵی 1992 ئەو پرسە دەبێت جارێکی تر ساغ بکرێتەوە و لەو چوارچێوەدا دەمێنی یان فراوانتر دەکەی ئێستا گەرمیان تەقدیمی کردووە ئیدارەی گەرمیان کە ئەوە تایبەتمەندی خۆی هەبوو ببیت بە پارێزگا داوای کردووە ببیت بە پارێزگا زاخۆ پێشکێشی کردووە داوای کردووە ببیت بە پارێزگا و بەڕاستی کەرتوبەی لە ڕووی ئەوەی کە بە پارێزگا بوون ئیمتیازاتی بۆ هەوڵاتیانی ئەو ناوچەیە مسۆگەر دەکات مافی خۆیانە داوا بکەن بەڵام دەبێ بنەما کە بیتن ئەو بنەمایە دەبێت ڕەچاوی ئەوە بکەی چڕی دانیشتوانە سنوورەکەیە ئەمانە من ناشمنەوە تەفاسیل بەڵام پێویستە ڕەچاوی هەندێک بنەما بکرێتن. بەڵێ باشە کەوایە مەسەلەی ئاکرێ و سۆران چەند پەیوەندی بۆ هەیە کە لەوێ حیزبێکی تایبەت باڵا دەستەوە حکومەکات ئێوە نەتانتوانی وەکو پێویست ئەوەی کە بۆ هەڵەبجە کردان بۆ ئەوەی بکەن ما یعنی ئێمە بەو چاوەی کە تەماشای ئاکرێ دەکەین و سووران دەکەین تەماشای ڕانیا دەکەین تەماشای شوێنی تر دەکەین و شایستەی ئەوەنە خزمەتیان بکرێتن بەڵام یە هەڵەبجە ینی تایبەتمەندی هەڵەبجە ڕەچاو کرا لەلایەن گشت لایەنەکان و ئەولەوێتی پێدرا و ئەوەی ترش وەکو گوتم پراوێست نەخراون. بەڵێ هەر مەسەلەی دەستور ینی باز لەوە کرێ پرسی دەستور لە پرسی دەستورە هەمیشە پارتی لایەنەکانی تر تۆمەتبارەکە بەوەی کە
لەو کاتی کە پەرلەمان دەستوری ئامادە کرد بخرێتە ڕاپرسیەوە بەڵام ئێستا لایەنەکان تر پارتی تۆمەتبارەکەن بۆی کە ئەم تەناقوزە ئەم تێگەیشتنە لە سەرپرسی دەستور چێلنیان خۆ لە سەرپرسی دستور دەبا یەکتریتی هەم نەکەین دەبا هاوکاری یەکتر بکەین کە هاوکاری یەکترمان نەکرد ئەو کاتە ببینە خاوەن دستور کە هەوڵەکان لە 2002ەوەی هەوڵی جددی درا لە 92 باسی دستور کرا هەرێمی کوردستان ببێتە خاوەن دستور لەبەر پرسی سیاسی دواکەوت 2002 جارێکی تر هەوڵدا 2005 لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا لەبەر ئەوەی کە ئەم پرسە پێویستی پرسێکی نیشتیمانیە پێویستی بە کۆدەنگی هەبوو دواخرا بۆ 2008 بۆ 2009 نەچوو ڕێفراندۆم و حقت من دەڵێم ئەو کاتە چوو بە ڕێفراندۆم باشتر بوو بۆ هەرێمی کوردستان باشتر بوو ڕەنگە ئەو کاتە دەنگی زوری نەینەوانە بەڵام پەسەند دەکرا ئەلەقەلا ئێستا دەبوو پرسی هەموارکردنەوە جارێکی تر سەر لە نو نەدەچووی بۆ مەسەلەی ئەوەی لە سفرەوە دەست پێ بکەی ئەم باسی دستورەکەی نوێ بکەی بەرحاڵ ئێستا لایەنەکان متفقن لەسەرەوەی دەبێت ببینە خاوەن دستور هەرێمی کوردستان پێویستە دستوری هەبێت دستوری هەرێمی کوردستان دستوری نەبێت دەبێت دستوری بەغدا جێبەجێ بکەیت بۆیەش ئێستا کاتی ئەوەیە تەواوکەری یەکتر بین هاوکاری یەکتر بین کاتی ئینتیهامات چوو کاتێک وەختێک وایان باز دەکرد دەیگو ناوەڕۆکی دستور باش نییە ناوەڕۆکی دستور ئێستا تەماشا بکەی چی لێ دەگۆڕی ئەوەی پێشتر دڵنیامە کەم ڕەنگە پێویستی بە هەندێک ئەوە هەبێت هەندێک برگە و ینی بڵێ مادەی کەم هەبێتن ئیزافە بکرێن هەر دستورێک تەبیعەتی یاسایە دوای 10 ساڵی تر هەر یاسایەک لەم یاسانەی هەمانە پێدا بچێەوە دەکرێت هەندێک کەم و کورتی تیابن و چارەسەر بکەیت دستور شەروایە بەڵام من دەڵێم ئەو کاتەش پرسی دستور بە سیاسی کرابوو بە حزبی کرابوو و هەندێک لایانی ببوونە بابەتی مزایدەی سیاسی ئێستا خۆشبەختانە دیارە و قۆناغەمان بەجێهێشتووە قۆناغی ترمانەیە هەمومان دەرکیەوە دەکەین دستور هەبی سەقامگیری سیاسی زیاتر بەدەستەوە دێنین بەڕێگای دستورەوە دستورە کە هەموو متتەفق بن لەسەری هێز سیاکار متتەفق بن بەڵام سەرپشک هاوڵاتیانن دەنگ دەرانن دەنگ لەسەر بدەن زۆر باشە هەر لەسەر پرسی سەرۆکاتی هەرێم و درێژکردنەوەی ویلایەتی بارزانی ئایا تا چەند ڕۆڵی نێودەوڵەتی و هەرێمایەتی کاریگەری لەسەر ئەم پرسە هەیە بە تایبەت ئێران و تورکیا من دەڵێم مەسلەی درێژکردنەوە ئەوە لە ئارادا نییە و خودی کاک مەسعود پێی پەسەند نییە و بەڕاستی مشک و هاوڵاتیەکی هەم وڵاتە زۆر بە کەم دەزانم ئەو معاملە لەگەڵ کاک مەسعود بکرێتن ئەو کاتەی پێشتر بە پێویست زانرا بۆ پێویستێک بڵێم لەسەر راستی هەموو هەرێمی کوردستانش نەبیتن بەس پارتی وێکەتی ئەو کاتە بە پێویست زانیان ئەو درێژکردنەوەی 2 ساڵە هەبیتن ئێستا ئەوە پێویست ناکەتنەوە معاملە لەگەڵ کاک مەسعود بکرێت ئەگەر ئەم پرسە بە شێوازێکی نیشتیمانی لەلایەن هێزە سیاسیەکانەوە بە شێوازێکی تر معاملە لەگەڵ بکرێتن دڵنیامە لەلایەن هەرێمی و کۆمەلگای نێودەوڵەتی لەلایەن پەسەندە چونکە ئەو زروفی ناوچە دەبینن زروفی هەرێمی کوردستان دەبینن لەو جەنگەدا دژی داعش و حقت کاک مەسعود کەسێکی ناسراوە لەسەر ئاستی دنیادا دڵنیامە ئەوەی دوستی کوردن پێیان خۆش دەبێت کاک مەسعود ببینن کە سەرۆکی هەرێمی کوردستانە بۆ ماوەیەکی تر بەڵام خەڵکێکی تر ڕەنگە هەبێت لەم ناوچەیەدا پێی خۆش بیتن بە شێوازێکی تر معاملە لەگەڵ ئەم پرسە بکرێت بەڵام هێزەکانی سیاسی کوردستانی من وا دەبینم بەو پەڕۆشەی ملەکن هەموویان دەبینم بێ ئیستیسنا کە دەیانەوێت معاملەیەکی واقع بینانە و بە حکمی پێوداویستی هەرێم تەماشای ئەم پرسە بکەن زۆر بەڕێز جعفەر ئیمینچی جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بەشداری لە بەرنامەکە لەگەڵمان بەڕێزان سپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون تا چاپێکوتنیشی دیکە بەخواتان سپێنی خواتان بگەڕێن